طبعا ئەم ساڵ برازاکەم بۆ یەکەم جار چۆ پۆلیەک کە هاتم قوتابخانەکەم بینی لەگەڵ دایک و باوکەکانە هەستمان کرد قوتابخانەکە زۆر کەم و کوڕی هەیە لە ڕووی پاک و خاوێنی پۆلەکان و ڕسم و یعنی جەوێکی مناڵانەی تیانە بوو ژینگەیەکی مناڵانەی تیانە بوو ئەوە بوو زۆر بیرم لەوا کردەوە کە بە هەر جۆرێک بێ بتوانن بەس پۆلی یەکەکان بۆیان تازە کرێتەوە بۆیە بکرێت پاک کرێتەوە و زۆر لە پۆلەکان بردیان نەبوو لەبەرەوەی کە قوتابخانە حکومەکان زۆر پشتگوێ خراون لەلایەن حکومەتەوە و ناتوانرێ پارەی تەواویان بۆ دابین کرێ بۆ پێداویستەکانیان ئەوە بوو لە ڕێگەی ئەکاونتی ئینستاگرامەوە داوام کرد کە خەڵکی خۆبەخش هەستن بە بەخشینی پارە بۆ ئەوەی کە قوتابخانەکە بەپێی توانان نۆژەنکەینەوە طبعا پلانی ئێمە یەکەم جار تەنها 2 پۆل بوو و هەر لە ڕێگەی ئەو ئینستایشەوە داوامان کرد هەر گەنجەکەیە خۆبەخشە بێت هاوکاریمان کات بە هەر شتێک بێ تەسەورمان نەکرد کە ئەو هەموو گەنجە جواب باتەوە ئەو هەموو کچە ڕەسامە چالاکە بێن بەبێ بەرامبەر تەنها کەرەستەکانمان بۆ دابین کردبوون بۆ پارەی کە کۆمان کردبووە لە ڕێگەی خەڵکی خێرخوازەوە بێن ئەو هەموو وێنە جوانانە بۆ مناڵان بکەن هەر دانەیەک لەم پۆلانە کە بۆیە کراوە یعنی بەدڵێکی پرخۆشەویستیەوە بۆ ئەم مناڵانە کراوە بیرمان لە مناڵی خۆمان کردوتەوە کە چەنە حەزمان لە پۆلێکی جوان بووە و هەر یەک لەو ڕەسامانە کە هاتووە نەخشێکی لەسەر ئەم دیوارە دروست کردووە ئەو پەڕی توانای خۆی خستۆتە گەڕ طبعا وەکوتم پلانمان تەنها 2 پۆل بوو بەڵام لە دوایە خەڵکێکی ئەوەنە زۆر هاتن بەدەممانەوە ئێمە توانیمان 12 پۆل بۆیە بکەینەوە هەندێک کۆمپانیا فەندیان کردین واتە سپۆنسەریان کرد هاتن زۆربەی پۆلەکانیان بۆیە کرد بەبێ بەرامبەر و دوایی بۆرد بۆ هەموو پۆلەکان کڕا چەند پۆلێک فەرش کرا و پێداویستی تەواویان بۆ کڕا گرنگترین شتەوە بوو ئێمە وەکو گروپی کچانی خۆر پێشتر بوونمان نەبوو بەڵام بەوەی ئەم ئیشەوە دروست بووین و لەگەڵ ئەوەیە زیاد لە 14 خۆبەخشمانێت تا ئێستا کە هەمویان کچن و لە کاتی ئەم ئیشایە بۆ ماوەی مانگ و نیوێک ڕۆژانە ئەم کچە خۆبەخشانە وەکو مۆزەف لە سەعات 8ەوە هەتا وەکو 4 لێرە بوون بە بۆیەکردن پاکردنەوە وێنەکێشان چەندین شتیکە بۆ ئەم پۆلانە کراوە گرنگترین هەدەفمان ئەوەیە ئەم مناڵانەی کە ئێستا لەم پۆلەیان و لە پۆلێکی تران هەستکەن لە پۆلەکان کە شایستەی ئەوانە چکە هەموو مناڵێک شایەنی ئەوەیە کە لە ژینگەیەکی خوێندنی جوانە بخوێنێ کە لە ئاستی عەقڵ و تەمەنی ئەوە بێ ئێستا زۆر دڵخۆشین ئەمڕۆ لەلایەن قوتابخانەوە شادی ڕێزلێنانمان پێدرا زۆر دڵخۆشین زۆر بەختەوەرین بەجددی هیچ شتێک دڵخۆشی مناڵەکان نایەنێ کە پێمانەڵێن پۆلەکەمان زۆر جوان بووە پۆلەکەمان زۆر گۆڕاوە ئێوە ئەو شتتان کردووە یعنی تا ئێستش مناڵەکان ئەو کلتورەتیان بڵاو نەبووتەوە کە هەستکەن کەسانێک شتێکیان بێ بەرامبەر بووەکە تەنها لەبەر خاتری ئەوانەیەکە لەبەرەوە زۆر دڵخۆشین و ئیشاڵڵا ئەمە هاندانێک بێت یەکێ لە هەدەفە زۆر گەورەکانمان یەک گروپی کچانی خۆر ئەوەیە کە لەسەر کەرتی پەروەردە ئیش بکات و ئەم ئیشە بەردەوام بێ ساڵانە ئەگەر تەنانەت یەک مەکتەبیش بێ بتوانێت دەستی هاوکاری پێ بگەێنێ لە هەمووی مهمتر ئامانجمان ئەوەیە کەوا لە خێزانەکان بکەین گرنگی بن بە قوتابخانەی مناڵەکانیان چونکە بە بۆنەی ئەم ئیشەی ئێمەوە کە کردمان دایک و باوکەکان هاتن یارمەتیانن هاتنە ناو ئیشەکەوە ئەوانیش هەستن بە بۆیەکردنی هۆڵەکان هەستان بەوەی کە شتیکە بۆ قوتابخانە دابین بکەن جگەلەوەی کە ئەڵەم زۆر دڵخۆشین یعنی شتێکی کەم پێ ناوترێت چکە ئەمە خەون بوو بۆ ئێمە تەنها هەدەفمان 2 پۆل بوو هەدەفمان بەس بۆیەکردنێکی ئاسایی بوو بەڵام بوو بە شتێک کە کاتێ لە سۆشیال میدیا دەرەنجامەکەمان دانا خەڵکی چۆن توانیوتانە ئەم کچانە ئەمە موشتە بکەن یعنی لەلایەن زۆر باوەڕ پێ نەکراو بوو. ئێمە وەکو ئەندامی گروپی کچانی خۆر هەوڵماننا کە ئەم ئیشانە بەیەکەوە بکەین و جەوێکی خۆش بۆ ئەو مناڵانە دروست بکەین کە یعنی هەست بکەن هێنا شوێنێکی زۆر خۆشەوە نەک ینی کاتێ ئەڕۆنەوە هەستکەن زۆر هیلاک و ماندوون و نەتوانن سعیەکانیان باشی خۆیان بکەن و اینجا هەوڵی باشتر بن بۆ ئاواتانەی کە خۆیان هەیەە و ئێمە ویستمان ئەم وێنانە بکەین بۆ ئەوەی کە ینی فکریان باشتر بڕۆ بە هەر پۆلێک وێنێکی وەمان بۆ کردوون کە ینی بەپێی تەمەنی خۆیان و ئاستی پۆلەکانی خۆیان بۆیان دیاری بکەین و ینی کاتێک دیقەتی بن بابەتە زانستیەکان و کۆمەڵاتیەکانی خۆیانەوە نزیک بێت و حەز بە بابەتەکە بکەن نەگوەکو شتێک کە ینی لە شوێنێکی ناخۆشەوە هێنە دەرێ. منیش وەک خانمەیەک و لەم خانمانەی ناو گروپی کچانی خۆر ویستم بەشداری بم لەم گروپە خێرخوازیەیە کە ئەوانیش هەڵسان بە نوێژەنکردنەوەی ئەم قوتابخانەیە و
بۆیکردنی زۆرێک لە پۆلەکان و فکرەیە خاتوپەیان بوو کە لە پێیجی خۆی بڵای کردەوە وتی هەنێ خێرخوازمان دەوێت ئێمەش شتەکەمان بینی بە چاوەڕوونی ویستمان بەشداری بکەین ئێمە ویستمان وێنێکی وا بکەشین بۆ پۆلەکان کە تەلبەکان بچنە کەشێکی ئارام و تەندروستیشەوە و هەنێ لە دەرسەکان وایە بۆ قوتابیەکان تۆزە زەحمەتە بەڵام تۆ بە کەشێکی ئارام ئێم بۆ دروست بکەیت لەگەڵ هەندێ خۆشی بە جۆشی بۆ پۆلەکان کە وێنەی خۆشی تا دروست بکەیت و تەلبەکان هەست بە ئارامی بکەن تیا. وەکو زۆر لەو کەسانی کە بینیان خۆم هاوڕێیەکم بۆی ناردم کە ئیشێکی خۆبەخش هەیە لەیەکێ لە مەکتەبەکان کە سێژێکم کرد بە دوایە ئەو مەکتەبە بوو کە خۆم کۆنتیایە خوێنە بووم جا زۆر پێم خۆش بوو کە مەکتەبێکی وەکو ئەمە کە چەندەها ساڵ هەیە کۆنە و زۆر زۆر شێوە و تێکچووە چاکی کەینەوە وای لێ بکەین بگە بەو حەدەی کە حاڵی بە حاڵی مەکتەبە ئەهلیەکان بێ هیچ فەرقێکی نەبێ تەلەبەتیە دڵخۆش بێکێت حەزی لە خوێنن بێ هیوایەکێ بێ بۆی کە شتێکی تریش هەیە خۆشیەک هەیە وێنەکانمان هەر پۆلە و بە مۆرکێکی تایبەتی خۆیەوە بوو هەنێ لە پۆلەکانمان مۆرکێکی کوردەواری پێوە بوو کە وەکو خۆشتان بینیتان جلی کوردیان لەبەرا بوو مناڵ و شتیوا بوون هەر پۆلە و بە پێی بیر و شتی خۆشیان بۆمان کردوون پۆلە بچووکەکان بە پێی بیرکاریەکی سەرەتایی زانستێکی بچووکمان بۆ کردوون تاکو گەشتوێنێتە پۆلە گەورەکان تا گەشتێنە پۆلی 6 و 4 و 5 و ئەمان هەریەکەوە بە پێی کتێبەکانیان یەک بە یەک بۆی بێژگەلەوەی کە بەس بخوێنن لە شوێنی خوێندنەکەشیانە ناو پۆلەکانیشیانە بزانن شت ببینن لەوەی کە ئێوە حالیان ئەی خوێنن.